پاشان ڕوانینی ئەم یا پێناسەی ئەم دیدە فەلسەفیانە بۆ ئازادی ئازادیەکان کە هات احتیلال وتی خەڵک ئازادە باوەڕی بەخوا هەیە باوەڕی بەخوا لەبەرەوە ئێوە گەر ملاحەزە بکەنە تانجێڕمەوە بە 10 ساڵ لەمەوە پێش جەدەلێکە کەوتە نێوان ئیسلامیەکان و عەلمانەکان و قانون و ئەوانە قانون ناسەکانیش ئایا مرتد کافرەیان و مرتد کوشتنی جائزە ئەبێ بکوژێ یا نابێ بکوژێ ئەم جەدەلە دیسان هاتە وڵاتی ئێمەشەوە بۆ چونکە پێکچێشرانی دیدە فەلسەفیەکان ئەمە ئیسلامە بە قول الله ئەحەدەکەی لەم قول الله ئەحەدەوە ئەڕوانێتە ژیان و ئینسان و گەردون دیدە فەلسەفیەکە لێرەوە دێ چونکە خوای پەروەردگار حەقەکەیە کە ئەفەرمێ قل هو الله ئەحەد الله الصەمەد ئەنجا ئەحەدیش لە لەفزی ئەحەدەکەش وەکو واحد نییە چونکە واحد ئیثنانی بەرامبەرە بەڵام قل هو الله ئەحەد هیچی بەرامبەر نییە لەبەر خوای پەروەردگار لە ئیختیاری ئەو لەفزە قورئانیەشە قل هو الله ئەحەد ئەبێ ئیقراری ئەوە بکەی کە هیچی تر وەکو خوای پەروەردگار لەیسە کەمیثلیه شەی لەیسە کەمیثلیه شەی باسی هەر شەیئێک بە مێژ کتابێ لەیسە کەمیثلیه هەر وەکو ئەوە نییە کە صیفەتەکانی خوای پەروەردگار لە ڕوبوبیە و ئولوهیە و ئەسما و صیفاتە دەرەبڕیتەوە چونکە بڕیاری ڕبوبیەتەکە لە ئیسلامە بڕیاری فاعیلیەتی تەئسیرە خوای پەروەردگار بکەری گەردوونەکەیە بە صیفاتی خەلق و ملک و زەرەر و نەفع و تەسیر و تەصویر و ئیبداع و ئینشاء و ئیطعام و ئیسقا و ئەمانە کە هەمووی لە قورئانە هەن ئەم صیفەتانە صیفەتی خوای پەروەردگار صیفەتی فاعیلیەت صیفەتی بکەری ئیشەکان هی هەموو وجود لە قول الله ئەحەدەکەیە هەیە لەیەکێ لە صیفەتەکان کە ڕبوبیەتە صیفەتی چتری ئەسما و صیفاتە کە لەیسە کەمیثلیه شەی یعنی خوای پەروەردگار بێوێنەیە بە هیچ ڕادە بە هیچ بڕێک بە هیچ شێوازە بە هیچ چۆنەتێک بە هیچ کلۆجێک هیچ صیفەتێ بە هیچ ڕادە و بڕێکیش هیچ صیفەتێکی مەخلوق هەر چەند گەورە بێ لە صیفەتی خوای پەروەردگار ناچێت چونکە مەخلوق و ئەوەشە فەرقی بینی خالق و مەخلوق لەبەرەوە لە دیدی کابرای ئیسلامیا کە هاتووە احتیلال بۆچی لەم قول والله ئەحەدا ترسێ قول والله ئەحەد مەبەستم لە سوورەتەکە نییە سوورەتەکە هەزار کەس بخوێنە کە باکی بە هیچ شتێک نییە بۆچی لەم ڕوانگەی ئەحەدیەتی خوای پەروەردگارەوە کە ئەڕوانێتە ڕبوبیەت و ئولوهیەت و ئەسما و صیفات ئولوهیەتەکە مافی ئەمرە کە خوای گەورە لە سوورەتی عەرافا فەرمێ له الخلق والأمر ألا له الخلق والأمر ئەو کەسەی ئەوی خەڵقی نەکردووە مافی ئەمرەکەی نییە ئەمری عیبادەت یا ئەمری تەشریع ئەوی خالق نییە ئەوی مالک نییە ئەوی رازق نییە ئەوی بەدیع السەماوات والأرض نییە ئەو صیفەتانەی نییە مەخلوقە خۆی چۆن نەتوانێت عیبادەت فەرزکا لەسەر خەڵکی عیبادەتیش یعنی شوێنکەوتن ملکەچی تاعات چونکە عیبادەت و ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ اسم جامع لكل ما يحبه ويرضاه من الأقوال والأفعال ناوێکی گشتگیرە کۆیە بۆ هەرچی ڕەفتارێک واتە گفتار و کردار کە خوای پەروەردگار پێی خۆش بێ یا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێی خۆش بێ یا پێناسەی کرد لەبەر هەموو ڕەفتارێکی ژیانت بە عیبادەت حسابە مادام نیەتەکەت بۆ خوای پەروەردگارە و لەگەڵ شەرعایەکە گرێتەوە بەو صیفەتانە کە فەضەیلی کوڕی عیاض ڕەحمەتی خوای لێ بە باسی کردو تۆ لەم قول والله ئەحەدەوە کە ئەڵێی قول والله ئەحەد ئەنجا پێناسەی گەردوون و ژیان و ئینسانەکەی بە مفرداتەکانیانەوە گەردوون خۆی چییە و کەی دروست بوو چۆن دروست بوو هەروەها ژیان خۆی ژیان بەرەو مردنە ڕوا ژیان قۆناغێکە پێشتر ژیانێک لە ڕەحمی ئافرەتەکەیە بۆ پێشتر ژیانێکی بەرزەخیە پێش بەرزەخی پێشتر پێش وجودی ئینسانەکە کە ڕۆژێکی قالوا بەلا هەبوو کە کورد پێڵێ ڕۆژی قالوا بەلا قال ئەلەست بربکم قالوا بەلا کە ئێمە نازانین چ ڕۆژێک بوو بەڵام لەو ڕۆژەیە خوای پەروەردگار زۆڕێتەکەی کۆ کردەوە ئەلەست بربکم قالوا بەلا ئەنجا ئەم ڕۆژانە هات و مەرحەلەی ڕەحم و مەرحەلەی ژیان و مەرحەلەی بەرزەخیش دێ و مەرحەلەی زیندووبوونەوەش دێ لەبەرەوەی ئێمە دید و تێڕوانینێکی فەلسەفیمان بەم شێوەیە بەرامبەر بەم دید و تێڕوانینە فەلسەفیەکانە ئەوەی ئایدیالیزمە ئەوەی تەبەن ئایدیالیزمەکە لە یەهودی و مەسیحیەوە هاتووە بەرامبەر ئایدیالیزمەکەیە ماتریالیزمەکەیە بەرامبەر بە پراگماتیزمەکەیە بەرامبەر بە وجودیە ئەنجا بەرامبەر بە مارکسیزمە بەرامبەر بە پرۆسیسیزمە واتە تەقەدومی ئەنجا هەروەها تەجدیدیە ئەوانی تری فەلسەفەکانی تریش ئێمە بۆچی ئەم حەربە گەورەیەمان لەسەرە لەبەر ئەم سەبەبەیە